مانگی تشرینی یەکەمی 2019 لە کۆبنەوەیەکدا پەرلەمانی عێراق بڕیاریدا کە بەشێک لە مادەکانی دەستوری عێراق هەموار بکرێتەوە. کۆبنەوەکە چەند لیژنێکی پێکهێنا بۆی کە لیژنەکان کەسانی پسپۆڕ یاسایی و دەستوری بوون بەبێەوەی کە لایەنی سیاسی تێدا بەشدار بێت. 6 ئەنجامی کورد لە لیژنەکەدا هەن. کارەکانی بەڕێوە چوە چەند بڕگەیەک هەموار کراونەتەوە، بەڵام کارەکانی ڕاوەستاوە بۆی کە لە پەرلەمانی ئەم جارەدا قسە و باسی لەسەر بکرێت. بەڵام ئەو دەستورەی کە لە 2005ەوە کورد بەشێکی سەرەکی و هەروەها کاریگەر بوو لە نووسینەوەی دەستوری عێراقدا، ئایا چ کاریگەریەکی لەسەر پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و بەغداد دەبێت؟ مافە دەستوریەکانی کورد لە هەمواری دەستوردا دەستی بۆ دەبردرێت یان نە؟ هەڵوێستی کورد دەتوانێت چی بێت لەمبارەوە؟ من زیاتر قسە دەکەم، میوانێکم لەگەڵا بەڕێز دکتۆر سەردار قادر، پسپۆڕی یاسایی و دەستوری لە هەولێرەوە. مەوێ زیاتر لەگەڵ بەڕێزیان لەسەرم بابەتە قسە بکەم، بەتایبەتی کە چەند مادە بەتایبەتی مادەکانی 140 لە دەستوری هەمیشەی عێراقدا و مافە دەستوری و یاساییەکانی هەرێمی کوردستان گۆڕینی حکوومەت لە عێراقدا ئایا هەر پەرلەمانی بێت یا بگڕێتەوە بۆ سەرۆکایەتی یا بە شێوازێکی دیکە بێت؟ لە ئەگەری گۆڕانکاری لە ئەم جۆرە بابەتانەدا لە دەستوری هەمیشەی عێراق کورد دەتوانێت چۆن مامەڵە لەگەڵ ئەم بابەتەدا بکات؟ دوو لیژنە هەن کە لیژنەی یاسایی و دەستورین و هەروەها لیژنە لە پێکهاتەکان و سەرجەم لایەنە جیاوازەکانی تێدان، بەڵام بەهۆی ڕێکنەکەوتنی لایەنە سیاسەکانەوە تا ئێستا پرسی هەمواری دەستور هەروە بەداخراوی ماوەتەوە. لە حکوومەتی نوێی عێراقدا کە حکوومەتێکی تازە پێگرتووە تەنیا 3 مانگ زیاتر تێدەپەڕێت بەسەر دەسەڵاتێکی سوودانیدا، پرسی هەمواری دەستور بەکوێ دەگات؟ ئایا کورد دەتوانێت لەگەڵم لایەنانە بگاتە ڕێککەوتن بەتایبەتی مادەکانی 146 و 124 لە ئەو بڕگانەدا کە ئاماژە بە هەمواری دەستور دەکەن کە بڕگەی هەستیارن، چۆن کاری لەسەر دەگرێت و چۆن دەتوانن لەسەرم بابەتە قسە بکەن؟ ئەگەر میوانەکەم لە هەولێرەوە ئامادە بێت کە پسپۆڕ یاسایی و دەستوریە، بەڕێز دکتۆر سەردار قادر، من زیاتر سەبارەت بەم بابەتە قسەی لەگەڵ دەکەم، بەتایبەتی کە بۆ کورد بابەتێکی زۆر گرنگ دەبێت پرسی هەمواری دەستوری هەمیشەی عێراق کە لە ساڵی 2005 وتر لە دوای ڕوخانی ڕژیمی باس ئەم دەستورە نووسرایەوە، بەڵام کێشەکە پابەندنەبوون بە دەستورە و جێبەجێ نەکردنی دەستورە یا کەم و کوڕیە لە نووسینەوەی دەستوردا. پرسیارە سەرەکیەکە ئەمەیە، ئەگەر هەر بەو ئەقڵیەتە کار بە دەستور بکرێت کێشەکان چارەسەر دەبن، ئەو کەم و کوڕیا و کێشە و گرفتانەی کە ئێستا لە عێراقەیە بەهۆی ئەم دەستورەوە هەیە یا چۆن دەتوانێت چارەسەر بکرێت؟ باشە، میوانەکەم ئامادەیە. بەڕێز دکتۆر سەردار قادر، پسپۆڕی یاسایی و دەستوری لە هەولێرەوە. دکتۆر سەردار، ئەم کاتت باش. پرسی هەمواری بڕگەکانی دەستوری هەمیشەی عێراق ئێستا بابەتێکی گرنگە کە جارێکی دیکە هاتۆتەوە بۆ ڕۆژەفی ناوەندە سیاسیەکان لە عێراقدا. ئەمەوێ پرسیارەکەم بەوە دەست پێ بکەم، کەم و کوڕیەکان لە نووسینەوەی دەستورە یا کار نەکردن و جێبەجێ نەکردنی دەستور؟ ئەگەر هەر بەو ئەقڵیەتە دەستور بنووسرێتەوە کێشەکان چارەسەر دەبن؟ زۆر سپاس. طبعا گرفتی هەموارکردنەوەی دەستور هەر یەکەم جار لە کاتی دەرکردنی دەستورە ئەو گرفتە تەڕەح کراوە و مادەیەک لە مادەکانی دەستورە باسی ئەوکە کە لیژنەیەک لە دوای دەورەی یەکەمی پەرلەمانی عێراقی تەشکیل بکرێ بۆ ئەو بڕگانی کە پێویستیان بە پێداچوونەوە و هەموارکردنەوە هەیە. بەڵام لێرە گرفتەکە ئەوەیە، ئایا ئێمە لە عێراقا چۆن دەڕوانینە ئەو دەستورەی کە ئێستا هەیە؟ ئایا ئێمە گرفتمان ئەوەیە کە دەستورەکە گرفتی تێدا هەیە یاخود ئێمە لە بەردەم قەیرانی جێبەجێ نەکردنی دەستورین؟ ئەمە خاڵی یەکەم کە زۆر گرنگە. ئێمە لە عێراقا بەڕاستی ئێمە لە بەردەم قەیرانی جێبەجێ نەکردنی دەستورین ئەوەندەی کە باز لە هەموارکردنەوە بکەین. یعنی پرسیارە جەوهەریەکە ئەوەیە، ئایا ئێمە کام دەستورە هەموار ئەەکەینەوە کە تا ئێستا ئێمە جێبەجێمان نەکردووە؟ ئایا لە واقع عملیە بۆمان دەرکەوتووە کە دەستوری عێراقی هەمیشەی ساڵی 2005 بە کەڵکی واقعی عێراق نایە؟ ئەمە پرسیارێکی جەوهەریە. ئەگەر وابێ هەموو لایەنەکان گەشتبنە ئەو قەنەعەتێک کە بە کەڵکی واقعی عێراقی نایە قابلی هەموارکردنەوە هەیە، بەڵام ئەوەی کە لێرەیە هەیە ئێمە دەستورێکمان جێبەجێ نەکردووە تا باسی هەموارکردنەوەی بکەین. خاڵی دووهەم گرفتەکە ئەوەیە کە ئەو لایەنانەی داوای هەموارکردنەوەی دەستور ئەکەن ئایا بە چ گۆشەنیگای یاخود کام دیدگان هەیە بۆ هەموارکردنەوەی دەستور؟ ئەوەی کە ئێمە لە دەستورە هەیە دەستورێکی باشە، دەستورێکی لەسەر ئاسی ناوچەکە ڕاستە، هەموو دەستورێک لەوانەی خاڵی زوعفی تیا بێ، بەڵام بە هەمان کاتە ئەو دەستورێک کە لە عێراقی خاڵی ئیجابی زۆر باشە. دکتۆر سەردار، پێتان وایە دیدگای ئەو لایەنانەی بۆ هەموارکردن بۆ هەمواری دەستور ئیعادە نەزەرە چییە؟ دیدگایان چییە؟ چه ئامانجێکیان هەیە؟ ئەمە بە زەرەری هەرێمی کوردستانە یا دەتوانێت بە قازانجی؟ یعنی گرفتەکە ئەوەی ئێمە لە بەڵێ خۆی گرفتی ناونیشانی ئەو لیژنەی کە دیاری ئەکرێ بۆ هەموارکردنەوەی دەستور پێی ئەوتێ ئیعادەت نەظەر.
إعادة نظرك قرفتك أوي لما سنة هموار كردنا أو سي ياخد دستور أقوري أواني كما بستيان أو دستوري عراقي هموار بكنوا زياتر بولايدا أتشيك يعني دستوري عراقي بوشي وازب بقورن كلا برجوندي خويانايا كهري مكان نمينن بوشوازي كهي عراق لسلطيكي فيدرالي نميني سيستمي سياسي بوشوازة هي نميني صلاحية كاني حكومتي فيدرالي زياتر ببي يعني ما بس لا همار كنوكا أو شتيك استالة دستورة هي هالجيرانويتي بواقعيكي تلك دا صلاة كاني مركز زياتر كابسر پارێزگاکان و بەسەر ئەو هەرێمانەی کە لە عێراقا هەن تەمان کاتێک کاڵی هەرێمەکان مەبەست بالتەحدید مەبەست پێی هەرێمی کوردستانەکە ئەو دەسەڵاتانەی کە دەستوری ئێستای عێراق داوێتی بە هەرێمی کوردستان لەسەر ئەو شێوازەی ئێستا نەمێنێتەوە باشە دکتۆر سەردار گەورەترین گرفتی پرۆسەی هەموارکردنەوەی دەستورە. باشە دکتۆر سەردار هەموارکردنی دەستور بۆ نەهێشتنی دەسەڵاتەکانی هەرێمی کوردستان و دەسەڵاتە فدراڵیەکان و بردنەوەی عێراق بۆ مرکزیەت چە مەترسیەک دروست دەکات. لێرەدا داوا دەکرێت کورد داوای زەمانەت لە عێراق بکات واگەر پرسی فدراڵیەت بجوڵێنرێت لە هەمواری دەستوردا ئەتوانێت داوای کۆنفدراڵی بکات. چ بژاردەیەکی دیکەمان لە بەردەمە بۆ جێگرەوەی داواکاری لایەن عێراقیەکان؟ طبعا ئێمە کاتێک باسی کۆنفدراڵێتەکەین هیچ جۆرێک لەو تەرحە لە ناو دەوڵەتێکی یەک گرتووانیە. ئایا عێراقیەکان ڕازیە بن لەسەر ئەوەی کە هەرێمی کوردستان ببێتە جۆرێک لە کۆنفدرالیەت؟ بێگومان ئەمە تەرحێکی دوورە، باوەڕ ناکەم هیچ لایەنێک لە لایەنە عێراقیەکان لەسەر ئەو تەرحە ڕێک بکەون. بۆیە لێرە قسەکە ئەوەیە ئەوان ئەیانەوێ بۆ نمونە لە هەندێک شوێنە دەسەڵاتە حەسریەکان کە ئێستا هەیە بۆ حکوومەتی فیدرالی ئەو کاتە سەلاحیەتی حەسری ئەکەن بە سەلاحیەتی حەسری هەرێمەکان ئەوەی کە ئەمێنێتەوە بۆ حکوومەتی فیدرال بێ بەمەش هەڵگەڕانەوەیەک یان خود گۆڕانکاریەک لە سیاسەتی گشتی وڵاتە ئەبێ ئەویش ئەوەیە کە ئەسڵ لە بیناکردن و دروستکردنی سیاسەتی گشتی لە وڵاتە حکوومەتی فیدرال ئەبێ نەک هەرێمەکان. ئەوەی کە ئێستا هەیە لە دەستوری عێراقیە ئەوانەی کە ڕسمی سیاسەتی گشتیەکەن لە عێراقا ئەبێ محافەزات و هەرێمی کوردستان بێ، بەڵام ئەمان بۆ تەرحە ڕازی نین. بۆیە مەبەستیان پێی ئەوەیە ئەو جۆرە فدرالیەتەی کە هەیە ئەو فدرالیەتە نەبێ کە پێگەی هەرێمەکان بەقوت دەبێ. بێگومان کاتێک کە حاڵ وەزعێکی وا دێتە ئاراوە جۆرێک لە ئاشوب لە پشێوی ئەوانەی کە لە عێراقا دەژین چیە سوننە کورد ئەوانی تریش هەست بە ئەمان ناکەن. بێگومان عێراق بەرەو سیستمێکی مرکزی و بەرەو جۆرێک لە دیکتاتۆریەتێکی زۆرینە کە هیچ بەهایەک بۆ ئەوانی تردانانێ بەرەو ئەو حاڵەتە دەڕۆن. باشە دکتۆر سەردار لە دەستوری عێراقدا بۆ هەموارکردنەوەی مادەکانی 126 و 142 هەیە. ئەگەر بەپێی مادەی 126 بێت بەبێ ڕەزامەندی پەرلەمانی کوردستان و دەنگی دوو لەسەر سێ ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەو دەستورە تێناپەڕێت. بەڵام ئەم لیژنەیە کار بە مادەی 142 دەکات، کەواتە ئەمە ئامانجێکی لە پشتە. ئێمە دەبێ بەرامبەر بەم بابەتانە چۆن هەڵوێست هەڵبگرین؟ چیمان پێ دەکرێت؟ يعني گرفتەکە ئەوەی ئەوانەی کە ئانوێ هەمواری دەستوری عێراقی بکەن دەگەڕێنەوە بۆ مادەی 142. کاتێکەوە مادەی 142 دەستوری عێراقی هەموار کرایەوە ئەو کاتە مادەی 126 جارێکی تر ئێمە ڕێمان تێی ناکەوێتەوە بۆ هەموارکردنی دەستور، چونکە لە ئەسڵی مەسەلەکە مادەی 126 لەبار ئەبن. بۆیە کاتێک کە ئەڵێی مادەی 142 پانتایی ڕازی نەبوونی دەستورێکی هەموارکراو کەمترە وەکلۆی کە لە مادەی 126 دەرەکەوێت. ئەمە گرفتەکە لێرە یەک شتە ئەبێ دادگای فیدرالی عێراقی ئەگەر بێت و بە شێوازێکی یەکلاکەرەوە بڕیارێکی دروست بدە و لایەنگیری تیانەکە بۆ زۆرینە یاخود بۆ هەندێ لایەن ئەوەیە کە باس لەوە ئەکا کە ئەڵێ لە دەورەی یەکەمی پەرلەمانە لیژنەیەک پێک دێ بۆ هەموارکردنەوەی دەستور و پێداچوونەوە بە هەندێ مادەکانی دەستور. بێگومان نەک دەورەی یەکەم، ئەمە عێراق بەرەو دەورەی حوتەمیش دەچێت کە لە عێراق پەرلەمان حەوجار هەڵبژاردننی بۆ کراوە. لەگەڵ ئەوەشە چەندان جاری پێشوو لیژنەیەک بۆ هەموارکردنەوە و پێداچوونەوە بە بەندەکانی دەستورە کراوە، لە ساڵی 2009 کراوە، ساڵی 2010 کرا، هیچ ساڵەکانی تریش لە هەندێک ساڵی تریشان لیژنە تەشکیل کراوە، بەڵام لیژنەکە نەگەیشتوتە نەتیجە و تەنانەت راپۆرتیشی پێشکەش دەکردەوە. کەواتە ئێمە ئەگەر بێت و منطقێک یاخود لۆژیەکێکی دادپەروەرانە
لە بڕیارێکی محکەمەی دەستوری عێراق دەربکرێت بۆ مەوزوعە عێراق ئێستا لە بەردەم ئەوەیە کە باس لە هەمواری دەستوریش بکرێت ئەبێ باس لە مادەی 126 بکرێت نەک مادەی 142 بەڵام ئەو ئیتیجاهەی لە عێراقا کە داوای هەموارکردنەوەی دەستور ئەکا زیاتر تەرکیزی لەسەر مادەی 142 نەک مادەی 126 چونکە ئەو ئیشی بە مادەی 142 ئەڕوا بۆ ئەوەی سەلاحێت و پێگەی من ضعیف کا و نەیهێڵێ نەک مادەی 126 مادەی 126 ئەگەر هاتوو دوو لەسەر سێ محافەزە ڕەتی کردەوە ئەو هەموارکرە ئەو هەموارکردنە سەر ناگرێت بۆی ئەوان زیاتر کار لە مادەی 142 کەن و ئێمەش بەداخەوە ئێمەش بەڕاستی لەلایەن دادگای باڵای فیدرالی عێراقەوە سەنگەرمان لێگیراوە و بێگومان ئێستا بۆتە سەکۆیەک بۆ هەموو ئەوانەی کە نەیاری حکوومەتی هەرێمن و چەندان بڕیار کە دژی هەرێمی کوردستان داوا دژی هەرێمی کوردستان نێراوە بۆ دادگایە لە دژی هەرێمی کوردستان دەرکراوە کەواتە ئەگەر هاتوو داوایەک لەو بابەتە بۆ یەکلایکردنەوە لە بینی مادەی 140 مادەی 126 بچێتە بەردەمی دادگای فیدرالی عێراق ئێمە زەمانەتێکی ئەوەمان نییە کە دادگای فیدرالی بە شێوازێکی بابەتی بڕیار بدات و ئەو واقعی کە لە پەرلەمانی عێراقا بووە تازە ڕۆشتووە لیژنە پێشکە لیژنە تەشکیل کراوە دەورەی یەکەم نیامە دەورەی حوتەمە ئیترەوە کاتە بێتە بڕیار لەسەر بدرێ ئەبێت تعدیل بە پێی مادەی 126 بێ بەڵام هیچ هەموارکردنێک بێگومان ناگاتە ناو پەرلەمان ئەگەر بێت و ڕێکەوتنێکی سیاسی لەسەر نەبێت و هیچ نەتیجەیەکیشی نابێت. بەڵێ بەڕێز دکتۆر سەردار قادر پسپۆڕی یاسایی و دەستوری زۆر سپاس لە هەولێرەوە لەگەڵ کوردستان 24 بووی.